كرة عفرتي خستە بەهەشتەوە لەبەرەوەی ئاوی یا بەسەنگە ئەو ئافرەتە بەس لەبەر ئاودان بەسەگەکە چوویە بەهەش کە دایان پیسیش بوو نەخێر حەدیثەکە بێنە فەرمێکی فەرمە فشەکەر الله لها الله جل جلاله کارەکەی پێ جوان بوو کارەکەی پێ باش بوو کارەکەی پێ دروست بوو ئەمە ئافرەتە تروسکاییە لە خێری تیاما بوو تەوفیقی دا بەهەش بەدەست بێنێ تەوفیقی دا عینچی یعنی وای لێکرد بێتەوە سەر ڕێگا تەوبە بکە واز لە خراپەکاری بێنێ خەریکی عیبادەت و چاکاری بە تا پێ بچێتە باشت حەدیثە ئاوا شەرح کرێ بۆ خەڵک ئیگنا لە غەیری ئەوە شەرحی بکەی حەڵالکردنی زینایە بەس بە یەک مەرج ئاو بێ بە سەگ ئیتر زینە حەڵاڵە مەلاکان وا شەرحیەکەن بۆ خەڵک ئەو حەدیث تۆ بەس ئاو بە سەگ زیناش پێ خوا خاتە باشت وا شەرحی ناکەن مەلاکان نەتان بیستوە دەی شەرحی حەدیثەوانیە شەیخ الئیسلام ابن تەیمیە وا شەرحی ناکە ئاوا شەرحیەکان کە کردداری باش بە دوای خۆیانەیە وەکو چۆن الله جل جلاله فەرمێ هەل جەزاء الإحسان إلا الإحسان ئینسان کە ئیحسانیە بۆ کردداری چاکی هەبوو الله جل جلاله تەوفیقیدا بۆ ئیحسانی تر بۆ کردداری چاکی تر و لەوانەیە تەوفیقی بدا بۆ دە چاکەی تریش بعشر أمثالها كالآيات تراهات ومن جاء بالحسنة فله خير منها لآيات تراهات باشتر لو حسنەی پێدا يعني توانێ حسنەی گەورەتر و باشتر و چاکتر ئێوەشی خراپەیە بکە پاداشتی خراپەیە داتەوە هەر لە دنیا شومی تاوانەکەی بەسەریەوە وەکو پیرێژنەی کە عیبادەتکار بوو پشیلەیەکی سجن کرد نەی هێش بڕوا خواردن خوا مرد کردارەکەی قێزەون بوو خراپ بوو بەهۆی ئەوە شەیطان زەفەری پێ برد کردداری خراپی تریشی پێ کرد تا لە عەبدێکی باشەوە بەرەو جەهەنەم ڕۆی ئەم حەدیثانە ئاوا شەرح کرد